کۆمەڵێک هەڵی باو هەیە لە خواردنە کە ئێستا باس دەکرێن ئەوترێت کە چا لەگەڵ خورما و هەنگوینە تێکەڵ بکرێت تێکەڵ بکرێن ئەبێ بەژەهر ئەمە تا چەند ڕاستە بەنسبەت خورماوە من چەندین توێژینەوەی زانستیم خوێنێتەوە تاکو ئێستا هیچ توێژینێکی زانستی نەی سەلماندوو ئەگەر خورما لەگەڵ چا بخورێت هۆکارە بۆ دروستبوونی ژەهر بەڵام خورما کە ئەیخۆی نزیکی 60 کالۆری تایە واتە ئەو کەسانی کە ئانەی کێشیان دابەزێ وزەی زۆر وەرنەگرن بەدڵنیاوە ئەگەر بڕێکی زۆر خورما بخوا لەو ڕۆ کاریگەری کاتە سەری کە وزەیەکی زۆری وەرگرتووە یان ئەو کەسانەی کە نەخۆشیە دەرشخانەکانیان هەیە بە تایبەتی شەکرە هەرچەنە ئەو شەکرەی کە لەناو خورمایە لۆگلیکێمیك ئیندێکسە یعنی بە خێرایی شەکر بەرز ناکاتەوە ڕێژێکی باش ڕەشاڵی تایە لە یەک دەنگ خورما نزیکی 2 گرام ڕەشاڵی تایە بەڵام لە ڕووی زانستیەوە ئەوە ڕاز نییە ئەگەر بوترێ خورما لەگەڵ چا بخورێ ژەهر دروستەکە بەڵام بە پێچەوانەوە بۆ هەنگوینەکە ئەگەر هەنگوین لەگەڵ ئاوی گەرم یان ئەو خواردنانەی کە گەرمەکرێ یان لەگەڵ چا بخورێ خراپە بۆ یەکەم بەها خۆراکی لەدەستە لەژێ ئەو ڤیتامین و مادە سوودبەخشانەی کە لەناو هەنگوینە لە ڕێی پلەی گەرمی بەرزەوە بەهاکەی لەدەستەیە دووەمیشیان مادەیەکی کیمیایی دروستەکە ئەم مادە کیمیایی لە توێژینەوە بەکارهێنراوە لەسەر خانەکان ئەم مادە کیمیایی کە چ شەکر بێت چ هەنگوین بێت تەنانەت ئەو خواردنانەی کە بە هەنگوینە سناعەکان دروستەکرێ گەرمەکرێ هۆکارە بۆی کە ئەو مادە کیمیایی دروستەکان مادە کیمیاش هۆکارە بۆی کە بەرگی لەشی ئینسان نێڵێ دژە ئۆکسیجێنەکان لە جەستان نێڵێ ئەمەش هۆکارە بۆ نەخۆشیە دەرشخانەکان بۆیە باشترە هەنگوین بە گەرمی نەخورێ و لەگەڵ شا نەخورێ و ئەو خواردنانەش کە بە هەنگوین ئامادەکرێ بە گەرمی بەکار نێنرێت